ئازان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان بەلاڕێدابردننی ڕای گشتی لە پایچی گفتوگوێم باساکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگارام عەلی کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان. کاگارام خۆشحاڵین و بەخێر بێت. کاگارام قسەکردن لەسەر ڕای گشتی و ئەو هەلومەرجی لە هەرێمی کوردستانە گوزارەیە بە تایبەت لە نێوان بەرداشی گوشارەکانی حکوومەتی عێراقی حکوومەتی مەرکەزی لەسەر خەڵکی کوردستان و لەلایەکیش خراپ مامەڵەکردنی هەندێک هێزی سیاسی و دووفاقی مامەڵەکردنیان کە زۆرجار بەشێ لەمانە دەسەڵاتن و بە ئەزمموی حکومڕانی کوردستان بەشێکی پشکداری ئەوانی پێوەیە و بە تایبەتیش لە زۆنی سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینە ئەوان حکومڕان و خاوەن بڕیار و خاوەن قەرارن، بەڵام زۆرجاریش وەکو میوان و وەکو بەشێک لە ناڕەزایەتەکانی خەڵک و وەکو بەشێک لەو ستەمەی کە خەڵک بەدەستیەوە ناڵێنێ ئەوان خۆیان خەنە ئەو بازنەوە. خوێندنەوەی کاگارام بۆ هەلومەرجی ژیانی خەڵک و ڕازگۆییکردن یان مامەڵەیەکی تەندروست لەگەڵ معانات و کێشەکانی خەڵکە چۆن لەوە تێبگەین کە هێز و لایەنە سیاسیەکان مامەڵێکی باشتر لەگەڵ ڕای گشتی لەگەڵ معانات و خراپی بژێوی ژیانی خەڵک و ئەو دۆخە ئابووری خراپەی کە لە هەرێمی کوردستان بە گوشاری لایەنی عەرەبی لە حکوومەتی عێراقی بە بڕینی بوجە و موچەی خەڵکی کوردستان سەرباری ئەو نەهامەتیە، سەرباری ئەو گەمارویانە، سەرباری ئەو گوشار و فشارە زۆرەی کە لە بەغدا و لە هەرێمی کوردستان دروستەکرێ بەشێک لە هێز و لایەنە سیاسیەکان ئەخلاقیات یان مۆڕاڵی سیاسیان لە بەرپرسیارەتی لە بەرامبەر خەڵکان نییە. زۆر سپاس. دیارە لای هەمووان ڕوونەیانی ئەم دۆخە نەخوازراوانەی کە لەم کۆتایانەیە هاتە پێشەوە دوای پەتای کۆڕۆنا ئەتوانم بڵێم پێشتر کۆمەڵێک گرفتی نەخوازراوە هەبوو وە کاتنی پەتای کۆڕۆنا و قەیرانی دارایی و دابەزینی نرخی نەوت و پێشتریش داعش و لە 2012ش بڕینی بودجێی هەرێمی کوردستان لایەن بەغداوە. ئەم گرفتە کەڵەکە بووانە وای کرد کە فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان دروست بێ، هەم لەسەر حکومەتی هەرێمی کوردستان لە نەتیجەی کۆتاییشە بە شێوەیەکی سلبیشکە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان، واتە حکومەت نەیتوانین دەستکراوە بێ بەوەی کە ماف و شایستە دارایەکانی حکومەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین کە ئەمە گرفتێکی زۆر گەورە بوو، بۆیە تا گەیشتەوە ئاستەی کە هاوڵاتیان ڕێگای تر بگرنە بەر ناڕەزایی دەرببڕن بە ئێمەمانانیشەوە هەمومان گرفتمان هەیە، تێبینیمان هەیە، سەرنجمان هەیە لەسەر شێوازی کۆمەڵێک معانات لە هەرێمی کوردستانە کاتتۆ پێشەوە و هەروەها ئەو گرفتانەی کە لەلایەن بەغداوە تووشی هەرێمی کوردستانە بێ هەمووی زەختێکی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردەوە بوو بە شێوەیە کە بۆتە دۆخێکی زۆر ناخۆش لە ناو شەقام و ڕایگشتیەوەی کە بینێن ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڵام گرنگ ئەوەیە ئایا ئەمە چۆن تەوزیفەکرێ، ئایا هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە چۆن ئەو پەیامانەی خۆیان ئەگەینە هەم دەسەڵات هەم حکومەتی ناوەندی عێراق بەڕاستی، چونکە سەبەبی بڕینی قوت و موچە و شایستەدارەکانی حکومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان حکومەتی ناوەندی عێراقە کە بۆتە هۆکار بۆی ئەم گرفتانە دروست بێ. هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ناچارن بە کۆمەڵێک ڕێگا بە دەربڕینی ناڕەزایی مەدەنیانە بە دەربڕینی ناڕەزایی شارستانیانە پامی خۆیان بگەینە دەسەڵات، بە تایبەت حکومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە بە حکومەوەی کە حکومەتێکە لە ناو هەرێمی کوردستان و بەشێک لایەنە سیاسەکانی دەسەڵات تێدا بەشدارن وەک یەکێتی و پارتی دیموکراتی کوردستان و گۆڕان ڕووی دەمیان لەمانەیە زیاتر، هەرچەندە لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش بەڕاستی نەیانتوانی ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی بن لەسەر هەرێمی کوردستان بەو شێوەیە کە ئەتوانم بڵێم نەیانتوانی و دەرچێک بدۆزنەوە بۆی ئەم دۆخە نەخوازراوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە پیاە لێی دەرچین، واتە تەنها لە بەرەی ڕەخنەگرتن بوون، لە بەرەی دژایەتیکردن بوون، ناتوونەتە ئەو بەرەی ترکە ئایا کە ئێمە ڕەخناگرین کە ئێمە دژایەتی ئەم حکومەتە ئاکەنیان تێبینیمان هەیە لەسەر کەم و کوڕیەکان ئەی دەرچەی ڕزگار بوون لەم دۆخە نەخوازراوی لە هەرێمی کوردستانە چییە؟ بۆی ئەڵەم ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی نەبوون تا ئێستا نەیانتوانیوە، تەنها سواری شەپۆلی ناڕەزایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوون توانیویانە و هەلانە بخۆستنەوە کە هاوڵاتیان هەرێمی کوردستان بە ناچاری گرتویانەتە بەر وەک خۆپشاندانە یان ڕێکاری مەدەنیانەی ترە لە هەرێمی کوردستان. بۆیە ڕایگشتی بەڕاستی هەندێک لایانی سیاسی تر هەیە کە بەداخەوە لە ئێستا لە دەسەڵاتن
پشتی شێریان هەیە لەوەی کە لە وەزارەتەکان بەقەت پارتی وەزارەتیان هەیە لە دەسەڵاتەکانی تر هەمان لە جونگە ئەساسەکانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانە دەسەڵاتی ڕەهایان هەیە بەڵام لە ئێستا هاتوون دەورەکانیان دابش کردووە بەسەر چەند لایەنێکە بەشێکیان لە ناو دەسەڵاتە ماونەتەوە وەکو حکومڕانی دەستێکیان پێوە گرتووە بەشەکەی تریشیان لەگەڵ ڕای شەقامە بە بۆ چوونی من ئەوەی کە لە ناو دەسەڵاتە ماوەتەوە ئەڵێن ئەگەر ئینجازێک هەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی پشکمان بەرکەوێت و ئینجازەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە دروستە بێت بەشەکەی تری من وایە بینم کە پەردەپۆشکردنی کۆمەڵێک کەم و کوڕی بێ کۆمەڵێک گەندەڵی بێ کۆمەڵێک ناشەفافێت بێت لەم سنووری ئیدارەدانی ئەوانە کە تا ئێستا تێدا هەن زۆرینەن ئەوەیە بەوەش کە ئەگەر بێتە سەر حەقیقە دەبینین کە بەشێکی زۆری گرفت و کێشەکان لە خاڵە گومریجەکانە ئەمە دیوی گرفتەکانمان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق بخەرەلایەوە ئەگەر بێتە ناو خۆمان گرفتی خاڵە گومریجەکانە گرفتی نەگەڕانەوەی داهاتی پارێزگای سلێمانی و ئەو پارێزگای ئەو ناوچەیە کە ناوێنێن زۆنی سەوزونیلی ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆ ئەگەر ئەم داهاتە کە ناشگەڕێتەوە ئەگەر بەرهەمدار بێ ئەگەر بتواندرێت سوودی لێبیندرێ بتواندرێت لە بەرچاو خزمەتێکی پێکرا بێ لەم شارە ئەوە شتێکی ئاسایی و هەمومان لەگەڵ یان و خۆی مە گلەیەکەمان لەوە نییە کە داهاتەکە ناگەڕێتەوە بەڕاستی وەکو هاوڵاتیی ئەم شارە گلەیەکەمان لەوەیە کە ئەگەر ئەم داهاتە ناگەڕێتەوە لەکوێیە چی لێ هاتووە بۆچی سەرف کراوە خۆی بابەتە ڕئیسەکە ئەوەیە ئەمە بابەتێک تریشی ئەوەیە کە ناتوانانی تۆ لە دەسەڵات بیت خۆت شەقام هاندی دژی دەسەڵاتێک کە خۆتیابی لە لای شتیشەوە خۆت بێبەریکەی لەو هەموو گەندەڵ و کەم کوڕیانێکە هەیە بۆیە بەڕای من قۆستنەوەی ڕای گشتی شەقام تەنها بۆ ئەوەیە کە پەردەپۆشی کۆمەڵێک کەم و کوڕی پێ بکەین لەم سنوورە بۆەوەی تەرکیز نەچێتە سەر تەنها لایەنێکی سیاسی و تێک ڕای لایەنە سیاسەکان لە بەرەیەک بن و لایەنێکی سیاسی تر کە لە حکومڕانیە لە بەرەیەشتر بێ ئێمە ناڵێن کەم و کوردنیە لە حکوومەت ناڵێن گەندەڵی نیە ناڵێن حکوومەت پێرفێکتە و هیچ کێشەی شتیانە بەڵێ کەم و کوڕی هەیە گرفت هەیە کێشە هەیە لە ئیدارەدانە لەوانەیە کەم و کوڕی هەبێ بەڵام ئەمەش بە کولفەیەکوونێک ناکرێت ئێستا هەنگاوی چاکسازی هەیە ئەبینین کە دەست بۆ کۆمەڵێک پرس براوە داهاتی ناخۆ بەڕژێکی بار زیادی کردووە ئەمە شەمووی بەرهەمی ئەو چاکسیازانەیە و دەستبردنە بۆ ئەو کەم کوڕیانەی کە پێشتر هەبوو ئێستاە کەمتر بۆتەوە ناڵێن لە 100% نەماوە بەڵام کەمتر بۆتەوە بۆیە بە شەرعیدان نییە بۆەوەی کە حکوومەت ئەگەر کەم و کوڕیەکی هەبێ ئەگەر گرفتێکی هەبێ ئەگەر تێبینیەکمان لەسەر هەبێ ئێمە شەرعەتی پێبێن کە ئەمە شتانە ڕاستە نەخێر ئەم شتانە هەمووی هەڵەن ئەبێت چارەسەر بکرێت بەڵام چارەسەرکردنەکەی چۆنە ئایا چەپڵە بەدەستێک لێ درێت نەخێر ئەبێت هەموو لایەنە سیاسیەکان دەستە جەمعی بێن قسە لەسەرم بابەتانە بکەم لەسەر ئاستێکی باڵایە بە بۆچوونی من بۆ ناکرێت من حکوومەتی هەرێم بتوانم کار لەسەر دەواازە سنووریەکانی باشماخ و ئەو دەواازە سنووری سنووری ئیدارەدانی پارتی دموکراتی کوردستان بێتوانین وا بڵێن بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی هیچ دەواازەیەک هینیتیانە بێت ینی فلتەریتیانە مێنێ هەروەک خۆی چۆن هاتو هەروە بڕۆ نتوانین چاکسازی تیا بکە ئەمانە گرفتە گەورەکان بەڕاستی کەواتە بێ هەموو لایەنە سیاسەکان بێک و بێنە پێشەوە ئەم گرفتانە چارەسەرکەن ئەمەش بۆتە هۆکارێک کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە سەرڕای نەبوونی شایستەدارەکانی موچەیان ئەم فشارە زۆرەشان لەسرە ئەبینن کە دەواازەی سنووری باشپاخە کەم و کوڕی هەیە دەواازەکانی دەوروبەری ئەم پارێزگایە هەمووی کەم و کوڕی هەیە بە ئارەزوو خۆی هیچ ئەتوانم بڵێم هیچ دەواازەیەک نەماوەتەن لە بینی ئێمە و وڵاتەکانی دراوسەوان بە تابەتی ئێران بۆ لەبەرەوەی هەروەکو سەیتەرەیەکی تەبیعی لە هاتووە فلتەر نەماوە هەنێ دەواازەی سنووری هەیە لەم سنووریە بەڕاستی هیچ کوالیتی کۆنتترۆڵی شتیانەماوە یعنی ئێمە مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان توانانی بڵێ گرفتێکی زۆر گەورەیە لەسەر حیاتی هاوڵاتی بە تایبەتی لەم سنوورە ئەمە چۆن چارەسەرەکرێ کێشە ڕئیسەکە ئەوەیە چارەسەرکردنی ئەمە بەڕاستی بە دەهۆڵکوتین بە ڤیددیۆکردنەوە بە سناپکردن بە فەیسبوک بە سوۆسیال میدیە بەمانە چارەسەر ناکرێت خەڵکە ئەوامەکە بەڕاستی ئێستا ڕێژەیەکی وەنە بەرچاوە لەم دۆخە تێگەیشتووە کە ئایا هۆکاری سەرەکی ئەم گرفتانە لە هەرێمی کوردستانە چلایەنێکی سیاسیە چێە چلایانی سیاسیش ئەوێ خۆی لێبەبەریکە و بێتە دەرەوە لە دۆخەکە واتە سواری و شەپۆلە بێ کە ناڕزای لەلایەن هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە هەیە شەرعەت بابەوەی کە کەم و کوڕی هەیە بەڵام ئێمە نین لایەنێکی سیاسی ترە ئەمە هەڵەیە بەڕاستی بە بۆچوونی من ئەم بیرکردنەوەیە چونکە بە دوای لە داهاتووە زیان بە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ناگەێنێ بە تایبەتی لەم سنوورە لەبەرەوەی هەموو دنیا ئەزانێ هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەزانن کە حکومڕانی لە سنووری پارێزگای سلێمانی چلایەنێکی سیاسیەکە چۆنە و چۆن نییە
بۆیە چارەسەرکردنی ئەم کێشانە ئەبێ دەسە جەمعی بێ هەمویان بێکەوە دانیشن ئەم گرفتانە چارەسەرکرد. بابەتیشتر هەیە کە بەڕاستی بەلای منەوە زۆر خۆیەتی کە قسەی لەسەر بکرێ، ینی ئەمە هەمومان لەگەڵ خۆپشاندانین. بەڕاستی من چاوەڕێمەکردم خۆپشاندانن کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئاراستەکەی بوو ئاراستەیە بووە کە ڕووی لە حکوومەتی ناوەندی عێراق بووە بۆ بە حکمی ئەوەی ڕێکەوتنیە کراوە لە بین حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراق کە 320 میلیارد دلار بنێرە بۆ هەرێمی کوردستان تاوەکو جێبەجێکردنی بودجەی 2021. ئەم ڕێکەوتن نامەیە چەند مانگێک وەکو خۆی ڕوێ، بەڵام لە ئێستا عەرقلەی تێکەوتووە بەوەی کە کۆمەڵێک لایەنی شیعی و کۆمەڵی لایەنی سەر بە حکوومەتی ناوەندی عێراق لەگەڵەوانی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم داهاتەی بۆ بێ لە کاتێک ئەمە ڕێکەوتنی دەسەر کراوە، نە پەیوەندی بە ناردنی نەوتەوە هەیە، نە پەیوەندی بەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نیوەی دەربازە سنووریەکان ڕادەست ناکە. بۆیە بووە بەڕاستی خاڵی یەکەم و جەوهەری خۆپشاندانەکان بەرەو حکوومەتی ناوەندی عێراق بووە. داوای ئەومان کردایە کە حکوومەتی ناوەندی عێراقیەوە کە ئێمە بە هەرێمیش خۆت سەر بە عێراق زانی کە ئێوە ڕەزامەندین لەسەر ئێمە ڕفراندۆمان ئەنجام داوە کە ئێوە ڕەزامەندین لەوەی کە کورد دەوڵەتێکی سەربەخۆی خۆی هەبێ کەواتە ئیجباری جەنابەت بێ شایستە و مافەدارەکانی هاوڵاتەکانی خۆت لە هەرێمی کوردستانە دابینکەی ئەگەر بەو نەمەتەوە سێری بکەی. دیوێشتریشی ئەوەیە کە بەشێک لەلایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستانە بەڕاستی کۆمەڵێک ئەندام پەرلەمانیان هەیە لە پەرلەمانی عێراق دوو ڕۆڵێکی زۆر سلبیە جێڕن بەوەی کە کاریگەری زۆر سلبیان هەبوو لەسەر نەناردنی بودجە و شایستەدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەتوانم بڵێم لە 2012 کە نووری مالکی بودجێ هەرێمی کوردستانی بڕی بە هەمان شێوە چەند لایەنێکی چەند کەسێکی دەسەڵاتداری لانی سیاسی لە هەرێمی کوردستانە ڕۆڵی بەرچاویان هەبوو لەوەی کەم بودجێ بڕە تا ئەم دەقەیەش پێوە ئەناڵێنی و ناتوت سەر سکە و ڕێچکەی خۆی. بۆی ئەمە ئەندا پەرلەمانانە تازانەی کە لەوێن یا ئەو بەرەزانەی کە لەوێن کە داوای ماف و شایستەدارایەکانی ئێمە ئاکەن بە حسابی خۆیان بە پێچەوانەوە بگرە زیانێکی زۆر بە گەورە بە هەرێمی کوردستان ئەگەیەنن بچووکردنەوەی قواری هەرێمی کوردستانە لە چوارچێوەی کۆمەڵێک پرسی داراییە کە ئەمە بەڕێکەوتنە بێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە چارەسەرکردن نەگەوە. بۆیە هیوادارم هاوڵاتانی هەرێمی کوردستان بە تایبەتیم پارێزگا خۆشەویستە کە ئێمە هەموومان لەگەڵ خۆپشاندانان ئەم جارە خۆپشاندانێک ساز بکرێ ناڕزایی دەربە بدرێت بەرامبەر بە حکوومەتی ناوەندی عێراق کە بۆچی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان نانێردرێت لایەن ئەوانەوە کە ئەمە بەڕاستی خاڵێکی جەوهەریە وایە ڕستەکە بۆ شێوازە بووە نەگەوەی کە دەرفەت بقۆزرێتەوە کۆمەڵێک لایەنی سیاسی ئەستۆپاکی خۆیانی پێ بکەن. کاگەرم ئەوەی کە ئێمە لەو ماوەی ڕابردوو بەری کەوتین بە تایبەتی لەسەر پرسی بودجە و وەرگرتنی قەرز لە عێراق و ئەو ململانیە سیاسی کە لە بینی لایەنە جیاوازە و ناکۆکەکانی ناو حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی و سەرنجام دۆخی سیاسی عێراقا هەیە بەشێ لە بەناو پەرلەمانتارەکان بەشێ لەو بەناو نوێنەرانەی کورد کە لە بەغدان ئەوەندەی تەیدی سیاسەتی حکوومەتی عێراقیان کردووە بۆ بڕینی بودجە بۆ نەناردنی هاوکاریکردن بۆ نەگەشتنە ڕێکەوتن لە نێوان لەگەڵ حکوومەتی هەرێمە ینی بەشێک لەم بەناو نوێنەرانە هەموو جهودێکی خۆیان خستۆتە گەڕ لە میدیا عەرەبیەوە لەگەڵ لایەنە سیاسی عەرەبیەکان لەگەڵ کوتەلی پەرلەمانی عێراقی عەرەبی شۆڤێنیا ڕێکەوتنیان هەیە زانیاری پێدانیان هەیە و جۆرێک لە تەشجیع و پاڵنانیان هەیە بۆی کە ڕێکەوتنێک لە نێوان هەرێمی کوردستان کە هەیە و جێبەجێ ناکرێ ڕێکەوتنی دیکە کە وا بڕیارە بۆ ساڵی 2021 لەسەر بودجەی عێراق و پشکی هەرێمی کوردستان لەو بودجەیە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لێکتەگەیشتنیان هەیە چۆن ڕێک بکەون هەروەی کە جەناب بدوتت کە لە ڕابردووە ڕێکەوتن هەبووە و هەرێمی کوردستانیش ئیلتیزامی بە واجباتەکانی خۆی کردو لە ڕێکەوتنایە بەڵام ئەوە حکوومەتی عێراقی و کوتەلی شۆڤێنی ناو پەرلەمانی عێراق کە ڕێگەنایەت ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێ ئێستا کە ئێمە لە بەردەم ساڵی نوێین وەفدی هەرێمی کوردستان سەردانی بەغدای کردووە ئیلتیزاماتەکان هەرێمی کوردستان دووپات کراوەتەوە و هەرێمی کوردستان ئامادەیە ئەو ڕێکەوتنامەی کە بە خواهش لە بینی هەردوو لایەنە ئیمزا کرا و تێگەیشتن دروست بۆ لە نێوانانە جێبەجێکە بەڵام ئەوەی کە هەستی پێکەینەوەیە بەشێک لەو بەناونێنەرانە بەردەوام کار بۆ واکەن کە ئەگەر هەرێمی کوردستان مستحقاتێکی لە بەغدا وەریگرێ وەری نەگرێت و دۆخی هەرێمی کوردستان بەرەو خراپتر بچێ. پێم خۆشە لەسەر ئەم گۆشەنیگایە لەسەر گۆشەنیگای ئەوەی ئەم پەرلەمانتارانە بۆچی نێرانە بەغدا خەڵکی کوردستان یا بەشێک لەو خەڵکەی کە دەنگیان بەم بەناونێنەرانە داوە بۆچی دەنگیان پیاون بۆ دەنگیان پیاون کە بچن لەوێ ئەوان بودجە و قوت و موچەی خەڵک ببڕن یان ئەوەی کا بێ ئەوان لە حکوومەتێکی
مرکزیە یان لە حکوومەتێکی فیدراالیە هەوڵ بن باشترین پشک بۆ هەرێمی کوردستان ببسڕن و پشتیوانی خەڵکی کوردستان بکەن. سەربەسیس کاتێک لە بەرژەوەندی هاوڵاتانی هەرێمی کوردستان ئەو ئەندام پەرلەمانانەی کە جەنابەت ئاماژە پێکردن کاریان نەکردووە. یعنی ئەگەر ئێمە تۆز زۆر دوور نەکەینەوە لە بودجەکانی پێشە هەمیشە عرقەلیان دروست کردووە و کێشیان دروست کردووە لە دانیشتەکانی ترە هەر گرفتیان دروست کردووە لە دیاریکردنی وەزیرەکانی هەرێمی کوردستان لە حکوومەتی ناوەندی بە هەمان شێوە بایکۆتیانە کرد و گرفتیان دروستە کرد و کێشیان دروستە کرد لەبەرەوەی داوای پشک و مافی خۆیان نەکرد. ئەمانە نوێنەری ڕاستەقینەی گەلن بەڕاستی، یعنی ئەمانە ئەوەنەی کە کاریگەری سلبیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیان هەرێمی کوردستانە بووە هیچ ئیشێشتیان لێوە نەکردووە. من واشی ئەبینم بەڕاستی ئاڕاستەکراوی کۆمەڵە گەلایانی سیاسی بن لەبەرەوەی بەرژەوەندیەکان لەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراق هیچ ڕێکەوتنێک نەکەن بۆ لەبەرەوەی ئەگەر ڕێکەوتن بکەن دۆخەکە ئاسایە بێتەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ژیانی خۆیان گوزەرەکەن و هیچ کێشە و گرفتێکیان نابێت کەواتە بەنەبوونی کێشە لە هەرێمی کوردستان ئەم حیزبە سیاسانە هیچ مەهامێکیان نامێنێ. ئەوان کار لەسەرەوە ئەکەن کە دایمان هەمووشە کێشە و گرفت لە هەرێمی کوردستانە هەبێ بۆی بیقۆزنەوە بۆ کاتی بانگەشەی هەڵبژاردن. ئەم حیزبانە حیزبی هەڵبژاردنن، یعنی تەنها بۆ کار لەسەر هەڵبژاردن نەکەن لە یەکەم ڕۆژی تەوابوونی هەڵبژاردنێک بە دواوە کار لەسەرەوەکەم بۆ هەڵبژاردننی داهاتوو بە شێواز و میکانیزمێک دەنگ کۆکەنەوە. خۆ ئەگەر لەسەر ڕێچکیەکی مەدەنیانە و لەسەر ڕێچکیەکی ئەکادیمیانە و لەسەر ڕێچکیەکی مۆدێرنانە بێ شتێکی زۆر ئاساییە. ئێمەش لەگەڵەوەیان هەموو لایانی سیاسی مافی خۆیەتی لە بژانەکانە سەوتێکی باش بێنە و دەنگ بێنە و متمانی پێبەخشێت. بزڵبت ئەوان زیاتر بانگەشاکەن بۆ لەسەر ناشرکردنی لایانی سیاسی تر و لەسەر خۆستنەوەی ئەو دۆخەنە خوازراوی کە لە هەرێمی کوردستان هەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە ئەیانەوێت کارێکی وا بکەن کە بەو شێوازە دەنگ کۆ بکەنەوە. من ئەتوانم ئەندام پەرلەمانانە نەنێم کورد بەڕاستی بەس ئەتوانم بڵێم کوردیان باشە، ینی بە زمانێکی کوردی باش قساکەن زمانی کوردیان پاراوە ئەجینا لە ڕووی فکریەوە لە ڕووی مەبادی ئەوە هیچ بنەمایەکی کوربوونیان تیان نییە، هیچ بنەمایەکی نەتەوەییان تیان نییە، ینی هیچ کوردێکم نەبینەوە دژی ڕفراندۆم بێ، هیچ کوردێک نییە دژی ئەوە بێ کە کورد دەوڵەتی سەربەخۆی خۆی نەبێ بەڕاستی. ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی ئەم دۆخەنە خوازراوە لە هەرێمی کوردستانە هەبێ بۆی ئەو دەرفەتانە بقۆزنەوە دۆخێکی خراپ هاوڵاتیان بیچێژن بۆی ئەمان لە هەڵبژاردنەکانی داهاتووە کار لەسەر نەبوونی قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. باشە ئەم دۆخی کە لە پەرلەمانی کوردستان لەم چەند ڕۆژی ڕابردووە ڕوویدا ئەم تەپڵ لێدان و کلێنس فرێدان و دەبەفرێدان و تێکدانی دۆخی نەخوازرا دۆخی ناو پەرلەمان کە من بە شتێکی مەدەنیانەی ئەبینم ئەگەر ڕەخنە و تێبینی هەبێ هەتا گەیشتنە ئاسی بایکۆتکردن نەک لەوەی کە تۆ لەسەر پرسێک دانیشتیت و بە شێوەیەکی زۆر بازارانە لەگەڵ ڕێزم بۆڵی پەرلەمان بشێوێنیت و بێتە دەرەوە و ڕایشتەقام بجوڵێنیت و ئەمەی کە لەناو پەرلەمانی کوردستان کرا باشە بۆ لە کاتی جێبەجێکردنی یا ئەو یاسایی کە لە پەرلەمانی عێراقا دژی کورد دەرکرا نەوێران ئەم حاڵەتە ڕوودا لە ئەندا پەرلەمانەکانی ئەوانەی کە ئێستا لەناو پەرلەمانی کوردستانە و کارانیان کرد بۆ لە پەرلەمانی عێراق هەمان ڕەفتاریان دووبارە نەکردەوە. هەر ئەوانەی کە داوای خۆیان بە دەمڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە زانن بۆ ئەم حاڵەتیان نەکرد لە حکوومەتی ناوەندی عێراقا بە پێچەوانەوە ئەوان لەوێ مرونەتە نوێنن ئاڕاستەکراون بەوەی کە دۆخەکە بشڵەقێن و چەند جار داوای ئەوەیان کردووە کە چوونەتە لای کوتلە سیاسەکان و چوونەتە لای دەسەڵاتدارانی شیعە و حیزب لایەنە سیاسەکانی تر کە تکاتان لێ یەکەین شایستەدارایەکانی هەرێمی کوردستان منێرن. ئەمە شتێکی شاراوانی ئەوان خۆی لەسەر سوۆشال میدیا و لەسەر ئیعلامەکانەوە زۆر بە ئاشکرایی باسیەکەن. یعنی ئێستا خەڵکی عەوام زۆر لەوە باش تێگەیشتووە کە ئەمانە بەڕاستی نوێنەری ڕاستەقینەی گەل نین، ئەمانە کۆمەڵێک ئەتوانین بڵێن دژە کوردن بەڵام بە زمانی کوردی باش لەوێ قساکەن و خۆیان بە دەمڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەزانن. دڵنیام لەوەی کە هەڵبژاردننی داهاتوو باجی خۆیان وەرەگرن نەخۆیان ئەو لایەنە سیاسیانەی کە بە نوێنەراتی ئەوانیش چوونەتە ئەوێ بە هەمان شێوە باجی خۆیان وەرەگرن. بگرە تۆ سێری هەنێک لایەنی ئۆپۆزیسیۆن کە لە هەرێمی کوردستانە هەر لەم ئاخیرانەیە کۆمەڵی گرفتی زۆر گەورە لە ناویانە دروست ببوونێتە چەند کوتلێک، یعنی 6 پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستانە بەجیا بەیاننامە بڵاوکاتەوە، 6 پەرلەمانتار لە هەمان لیستە لە ناو پەرلەمانی کوردستانە بەجیا بەیاننامە بڵاوکاتەوە. بەشێک لە پەرلەمانتارانی یەکێتی نیشتمانی کوردستانە پەرلەمانی کوردستان ئەیکەن بە فەوزا و ئەیان خوانە خەنە پاڵ ئۆپۆزیسیۆنەکانەوە کە ئەنەما ئەوان بێبەرین لە هەرچی گەندەڵی و کەم و کوڕی هەیە لەم حکوومەتی هەرێمی کوردستان و لەم هەرێمەیە کە کراوە بەشێشتریشان لەگەڵ دەسەڵاتان. ئەمە ڕۆڵ دابەشکردنە لە دیوەکە بەڕاستی من وایە بین ڕۆڵیان دابەش کردووە کە ئەگەر بێت و هەڵبژاردن بکرێت لەبەروی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق نزیکە بۆی ئێمە
مەوادێکی خاممان بەدەستەوە بێ کە کاری لەسەر بکەین بڵێن کاکە ئێمە وامان کردووە بم شێوازە ڕفتارمان کردووە ئەمەمان کردووە لەگەڵ ڕای شەقامین ئەمە دیوێکی لە دیوێکی تریشی وایە بینم کە بەڕاستی بوونی ئینشقاق و لێک نەگەیشتن و نەگونجانی ناو حزب لایەنە سیاسەکانە نەگونجان لە ناوێکە ینی بەشێک لە لایەنە سیاسەکان خۆ ئەوانەی کە لە ناو حکوومەتان مەرز نییە هەمویان دژی چاکسازی بن بەڵام بەڕاستیانێکیان هەیە دژی چاکسازیم بۆ لەبەرەوەی تەسیراتی سلبی لەسەر خۆیان دروستە بێ ئەوان نانەکەیان لەوەیە کە چاکسازی لە هەرێمی کوردستانە نەکرێت ئەوە زۆر و ناشکرا ئەگەر وانە بێ بۆ لەم سنوورەی کە ئێمە ئێستا گفتوگۆکەنە پارێزگای سلێمانی نەگەیشتۆتەوە ئاستەی کە بتوانێت تەنها خزمەتگوزاریەکی بەرچاو جێبەجێ بکرێت تەنها شەقامی سەڵمەتریە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە ئەوی زۆر بە سیستی ئەڕوا لەسەر دەستی جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی بەردی بناغی دانرا و پێشتیش لەسەر دەستی بەرزکار نەتیڤ بارزانی بڕیاری جێبەجێکردنی درابوو بۆ تا ئێستا ناتوانیوە ئەم کارە جێبەجێ بکەم بۆ لە سەردەمی کابینەکانی ترکە خۆیان سەرۆکی حکوومەت من نەیانتوانی گۆڕانکارێکی گەورە و جەوهری لە سنوورەیە بکەن بۆ نەیان کرد بۆ لەبەرەوەی داهاتەکە دیار نامێنێ خۆ ئێمە پێشتر باسمان کردە داهاتی ئەم پارێزگایە یەک دیناری ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی دوامین لێدوانی وەزیری دارایی پێشووی کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆ سەر بە بستنەوەی گۆڕان بوو خۆی وتی هیچ داهاتێکی پارێزگای سلێمانی ناگەڕێتەوە خەزێنەی دەوڵەت بگرە لێرە لە بانقێک ئەمێنێتەوە خۆیان تەسەڕۆفی پێواکەن ئەم شێوازی تەسەڕۆف پێوەکردنە لەسەر ئاستی باڵە لەسەر ئاستی حزبی سیاسیە لەسەر ئاستی حزبی ئۆپۆزیسیۆنە لەسەر ئاستی عایلەیە لەسەر هەشتێک بێت لێرە تەسەڕۆفی پێوەکری و هیچ بەرهەمێکی نییە و هیچ نەتیجەیەکی نییە و تەنها ئەوەیە کە بینین دۆخەکە ڕۆژ لە دوای ڕۆژ خراپترە بێ خۆ ئەگەر پرۆژەیەکی استراتیژی بکرێت لەم شارەیە کۆمەڵێک گەنج کاری تێدا بکا و لە ڕووی ڕووکەشیەوە گۆڕانکارێکی جەوەری لەم شارەیە دروست بێ خەڵک پێی خۆشە هەنی ئەتوانین بڵێ کاکە خەڵک لە پارێزگایەکانی ترەوە یەم پارێزگای سلێمانی سەیر دەکەن و سەیری چی تایە مەسەلەن فڵان شتی تیا دروستکراوە فڵان شتی تیا دروستکراوە بەڵام هیچ گۆڕانکاریەکمان نەبینیوە گرفتە گەورەکە لەوەیە کاگارم بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین یعنی ئەوەی جەنابیشت باست کرد ئەوام فریو کە ینی هەوڵێن ئەوام فریو بن و ڕایگشتی بەلا ڕێیا بەرن ینی گەر تۆ سێری سیاسەتی هەندێک لەم لایەن و لایەنە سیاسیانە بکەین سێری سیاسەتی هەندێک لەو باڵ و کوتەل و ئینشقاقانە بکەین کە ئێستا لە هەرێمی کوردستانە گوزەرێ بەشێک لەو پەرلەمانتارە کوردیزانانەی بەغدا لە بەغدا هانێن لیستە عەرەبی شۆڤێنەکان هانەیەن کە لەگەڵ هەرێمی کوردستان نەگەنە ڕێکەوتنێک و هیچ دەرچۆ ئەفاقەیەک بەڕووی هەرێمی کوردستانە نەکرێتەوە هەرە و پەرلەمانتارانە و بەشێک لە پەرلەمانتارەکانی ئەیریان و کۆمەڵی خەڵک بە ناوی چاودێری سیاسی و ئیلاخیری کۆمەڵێ ناو تەسمیەکە بە خۆیان دروستیان کردووە ئەوان ژێن جارێکتە شەقام هانێن لەسەرەوەی کە حکوومەت هەرێمی کوردستانە موچەنایەت بودجەیەت و حکوومەت کەم تەرخەمە داهاتێکی زۆری ناوخۆیی هەیە و حکوومەت کەم تەرخەمە داهاتەکانی سنووری پارێزگای سلێمانی بە خاڵە گومرگەکان و بە باج و خەراج و نەوت و زۆر شتیترەوە ئەچێتەوە بەغدا ئەچێتەوە هەولێر و کە لە وەختێکە هەرۆ جەنابەت باست کرد بە پێی قسەی وەزیر دارایی پێشوو بە پێی بەرپرسانی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانیش داهاتی ناوخۆیی سلێمانی هەڵەبجە گەرمیان ڕانێ ناڕاتەوە بۆ هەولێر یعنی هەستەکەی لێرە جۆرێک لە جۆرەکان چاواشەکردنی ڕایگشتی هەیە و هەوڵە درەیە کە بۆ نمونە فەزایەک دروست کرێ فەزایەکی پەرش و بڵاو فەوزایەکی گەورە لە ئەم فەزایە جێ بکرێتەوە و لە کۆتاییە هاوڵاتی سادە کە چاوەڕوانی بژێوێکی باشترە کە چاوەڕوانیەوەی مانگانە موچەکەی وەرگرێت کە چاوەڕوانیەوەیە خزمەتگوزاریکی باشتری پێ بگات لە جیاتی ئەم پێگەیشتانە بەردەوام کۆمەڵێک بانگەشە و پروپاگەندە و هەواڵی دڵناخۆشکەر و ینی دۆخێکی دەرونی خراپ بۆ هاوڵاتی دروستکراوە تایبەتیش لەم سنوور خۆی گرفتەکە ئەوەیە ڕایگشتی لەم سنوورە لەسەر چی بنیاندراوە ینی بە چی پیشانی خەڵک دراوە کە ڕایگشتی لێرە چیە ڕایگشتی وا پیشاندراوە لێرە کە سایتێک بە ناوی فڵان کەس کە خۆیان دروستیان کردووە کە تەلەڤیزیۆنێک باگاویە بە باگراوندێکی حزبی هەیە کە خۆیان دروستیان کردووە بە ناو ڕۆشنبیرەگەیتە سەر شاشە قساکە کە خۆیان دروستیان کردووی خۆیانە و لەوانەیە دووسێ معاشی هەبێ لەوانەیە هەر لێ بکۆڵەرەوە خانشینیش بێ لەوانەیە هەنێکیان لێ بکۆڵەرەوە دوو موچە سێ موچەشی هەبێ بێ بە ناوی ڕۆشنبیر و بە ناوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و قساکە ئەمانیان کردو بە ڕایگشتی کاکە جان ڕایگشتی ئەوە نییە ڕایگشتی ئەوەیە کە ئەندازیارێک لەسەر پرۆژە کاری نەماوە هیچ پرۆژێک لەم شارەیە نەماوە ئەندازیارەکە بێ ئیشە تەکسیەکی پێ بۆ نمونە پزیشکێکە بە 2 مانگ 3 مانگ موچەیەک وەرناگرێت مامۆستایەکە تێبینی هەیە ڕخنێ هەیە ئەمانە ڕایگشتین بەڕاستی ئەمانە ئەم ڕەئی ئەم چینە ئەبێ ڕێزی لێ بگیرێ ئەمانە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نەک ئەوەی کە لە ڕووی سۆشیال میدیا لە ڕووی ئەلامە لە ڕووی بەناو ڕۆشنبیرە قسەی لەسەرەکرێ بگرە
ئەمانیان قۆستۆتەوە ناوە ڕای گشتی بەڵام بەداخەوە ئەمە ڕای گشتی نییە ڕای گشتی ئەوەیە کە هاوڵاتانی سەر شەقام تێبینی و سەرنج و ڕای خۆیانیان هەیە و ئەوە ڕای گشتی ڕاستەقینەکەیە کەواتە بێمە جیایکەینەوە ڕای گشتی ڕاستەقینەی ئەمەیە بەڕاستی ئێمە تێبینیمانەیە ئەمە وەکو کەوادری حیزب و وەکو فەرمانبەر و وەکو هەر کارێک پیشێکە هەمان بێ ئێمە تێبینی خۆمان هەیە ڕەخنەمان هەیە ئەوە نییە کە کەسمان باسی نەکە هەمومان باسمان کردووە کە ئەمە خاڵە خراپەکانە خاڵە لاوازەکانە بەڵام خاڵە باشەکان ئەمانن ئەبێ ئەمانش بکرێت بەڵام ئەمانێکی ئێستا بینن تەنها ڕەخناگیرێ تەنها تێبینی ئەوترێ تەنها دژایەتێکە بۆ ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کۆسپوتەگەرە دروستکەن چاکسازی نەکرێ هەموو گرفتەکان کۆبۆتەوە لەوەی کە دژایەتی ئەم کابینەیە بکرێ هیچ مبەرڕێشتری نییە هیچ ڕێگەچارەیەشتریشان پێ نییە تەنها ئەوەی کە دژایەتی ئەم حکوومەتە بکەن خۆ ئەگەر بێت و ئادەی یەک لایانی سیاسی پێ بڵێ کە هاتبێتە پێشەوە پرۆژەیەکی باش و ئەکادیمی و بەرەو باشکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بهێنابێتی لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن و توێتی کاکە من ئەم پرۆژەیەم پێیە جێبەجێ وەرن با جێبەجێ بکەن تەنها مزایداتە بینی ئەو ئەڵێ کاکە گیان پارەم بەرێ فڵانشتم بەرێ ئەوەم بەرێ ئەم حکوومەتە بۆ بەڕێوە بم هەموو کەسێک دەتوانێت ئەوە کە بەڕاستی بەڵام پرۆژەی جەوهەری چییە بۆ تۆ بتانی ئەم دۆخە نەخوازراویانەی ئەو دۆخە نەخوازراوی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەو دۆخە خراپەی کە هاوڵاتانی هەرێمی کوردستانی پیاتی ئەپڕێ نەجاتی بێ ئادی یەک لایانی سیاسیم پێ بڵێ هاتبێ ئەمەی کردبێ هیچ داهێنی سیاسی بە تایبەتی ئەوانەی کە خنای خۆیان ناوە ئۆپۆزیسیۆن لەژێر بارگایی بوون بە هەنێک پشک لە حکوومەتی هەرێمی کوردستان و پشک لە حکوومەتی ناوەندی عێراقا کە بەشی زۆری ئەندام پەرلەمانەکانیش لێ بەڕاستی ئەوەی کە دەنگۆیە باسەکرێت کە لەبەر بڕێک مادە دەست بەرزەکاتەوە بڕێک مادەی تری نایەنێ دەستدا ئەگرێ و یعنی هەمووی بۆتە سەفەقات بۆیە ئەم وڵاتە بەم دۆخی ئێستا ڕۆیشتووە بەڕاستی بەم دۆخی ئێستا گەیشتووە کەواتە بێ هەمومان هاوکار بین لەوەی کە لایەنی حیزبی بخینە لاوە بیر لە داهاتووی نەوەکانی خۆمان بکەینەوە بیر لەوە بکەینەوە کە ئەم دۆخی کە لە هەرێمی کوردستانە هەیە چۆن ڕزگارمان بێلی ئەمە بەچی ئەکرێ ئەمە بە مزایدات ناکرێ بەڕاستی بە خۆدزینەوە لە بەرپرسیارەتی ناکرێ هەموو لایەنە سیاسەکان ئەوانەی بە تایبەت ناو حکوومەتی هەرێمی کوردستانە پشتیان هەیە بەرپرسیارەتیشان هەیە ئەبێ ئەو ئەرکانێکە لەسەر شانانە و خۆی جێبەجێکن ناکرێت تۆ وەزیرێک لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بێ بێباسی چاکسازی بکە و لەو سەریشەوە تۆ بێ دژایەتی چاکسازیەکە بکەی لە هەمان حیزب یعنی مەرز هەیە لەم سنوورەیە بەڕێوەبەری مەرزەکە سەر بە بستنەوەی گۆڕانە جێگرەکەی بە هەمان شێوە پارێزگاری سلێمانی سەر بە بستنەوەی گۆڕانە وەزیری دارایی سەر بە بستنەوەی گۆڕانە تۆ بێ بڵێ پارتی کێشەکەی دروست کردووە بەڕاستی یعنی ئەمانە ئەو دۆخانە کە لەخوا بەزا بێستا وڵاتانی هەرێمی کوردستان ینی بەرچایان ڕوونە ئەزانن کە خاڵی لاوازی حکوومەتی هەرێمی کوردستان چییە و چێە و چێش هۆکارە بۆ ئەوەی نەگەین بە نەتیجەیەکی باش لە چاکسازی و لە چارەسەرکردنی کێشەکەم و کوڕیەکان کاگەرام کاتی بەرنامەکەمان تەواو بوو سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت و بۆ هەموو ڕاوەکردن و شیکردنەوەکانت سپاس بۆ بەڕێز ئارەم عەلی کادری پێشکەوتی پارتی دموکراتی کوردستان زۆر سپاس ئەزان تا ڕاوەکردنی پرسێکی تر بەخواتان سپێرین و خواتان لەگەڵ بن